ولا بازگەی گرێزا تەنکەرێکەوە مەقەسی کردووە ئاگری کردووە ئێمە لە فەداتیان کوڕە خزمانە پیکابەکەی پێسراوە تیکە خەبەرەوە زانانی کوڕەکە شکر سلامەت تۆ ئازا بەدەموچاوی گەیشتووە لەخوا بەجار سلامەتی چێتە بۆ لای سیارە گەیشت بەس زەرەی ماڵی بووە ئەو بازگە سوتا و شکر سلامەت سایقی تەنکەرەی سلامەت و سایقی پیکابەکەی سلامەت شکر ئێرانیە کرماشانیە خەری کرماشانە تقريبا ساعتي شوار سيوني اوناو بوا بس زري ماضي بوا انساني بوا ندور اما دان روداوا بس يمرو امر دور داوا يمرو وكاركي ام جاده شيموتونيا شيموتو خزا خير بوا شاق بو شيموتو خزا سايخي بس يروت يستوبكا يسورون مخسقه السيوره دا بس يتركا نا والله يكم روداونيه وتقريبا دو بارانه باريوه هر ئەمڕۆ دوو ڕووداوی تیا بووە ئەم هەفتە ئەو بارانی پێشوو بوو تقریبان 5 حادیسەی تیا بووە هەفتەیە لەمەوە پێشەوە چەندێ بوو هەر تڕێلێکی ئێرانی بوو تانکەر ئەوە سایقەکە کۆچی دوایی کرد ئەیتر ئەمڕۆژ بووم بارانە ئەو حادیسەکە بەبەرچاو خۆتۆ دیارە ئیتر بارانی بەبارەی هەموو موشکیلەکەی ئەمە ئەم چیمەنتۆیە ئەو کۆمپانیەکە چیمەنتۆکەی کردووە ئەم جادەی کردووە بارانێ بەبارەی ئیتر ئەم حادیسانە تا ئێستا بازگەکە نەکراوەتەوە نەوەڵایتر هەموو مشکیلەکەی بەس جادەکەیە هەموو مشکیلەکە چیمەنتۆکەیە ئیتر ئەم حادیسە دوێنێ پاسێک ئێرانی لەدەستی وەرگرتو ئەو پایانەی والێکەوە شتەکە وەرچاوە دیارە ئەم ڕۆژەوە ئەیبینیەوە پیکابێ سووتە ئەمە تەنکەرەکە سایقێکی تیامرد هەفتەی پێشوو